لە یادی کارەساتی کیمیابارانی شاری هەڵەبجە و گیانبەختکردنی پێشمەرگەکانی گوردانی شوان. کۆتاڕۆژەکانی زستان و سەروبەندی وەرزی بەهار و بیرهێنەرەوەی خەسارێکی گەورە و کارەساتێکی ئینسانیە. 36 ساڵ لەمەوبەر ڕێکەوتی 25 ڕەشەمە لە کاتژمێر 11:35 خولەکی سەر لە بەیانی و لە دۆخێکدا کە شەڕی کۆنەپەرستانەی 8 ساڵەی نێوان ئێران و عێراق لە کۆتایەکانی خۆی نزیک دەبەوە، چەند فڕۆکەیەکی بۆمب هاوێژی ڕژیمی بەعسی عێراق بەسەر ئاسمانی شاری هەڵەبجە لە کوردستانی عێراقدا دەسوڕانەوە و یەکەم بۆمبی کیمیاویان بەسەر منداڵان، ژنان، پیاوان و گەنج و لاو بەسەر ئەو شارەدا باراند. لە هەمان سەعاتەکانی سەرەتای ئەو ڕۆژەدا زیاتر لە 5,000 کەس بە دانیشتوانی شارەکە گیانیان لەدەستا و ژمارەیەکی زۆریش بریندار و ژەهراوی بوو. ڕژیمی بەعس تاوانێکی زۆری دژ بە خەڵکی عێراق و بە تایبەت لە کوردستان ئەنجامدا و لە کاتی ئۆپراسیۆنە بەتناوەکەی ئەنفالدا زیاتر لە 180,000 کورد بە ژن و منداڵ و پیر و لاوە کوژران، لە سێدارە دران یان لە بیابانەکانی ناوەڕاستی عێراقدا بە کۆمەڵ زیندە بەچاڵ کران. شارەکان و چەند هەزار گوندی وێران کرد و دانیشتوانەکەی بە شێوەیەکی دڕندانە لە کەمپە زۆرەملێکاندا کە زیاتر لە وەک پادگانی سەربازی دەچوون نیشتەجێ کرد. سەدام حسەین و حکوومەتی بەعسی عێراق لە بارودۆخێکدا تاوانی مرۆییان بەرامبەر بە خەڵکی کوردستان ئەنجامدا کە دوو زلهێزی ئەو کات واتە یەکێتی سۆڤیەتی پێشوو و ویلایەتە یەکگرتووەکانی ئامریکا پەیوەندیەکی بەربڵاوی سیاسی و بازرگانی و هاوکاریان لەگەڵ ڕژمی بەعسدا بوو. لە کاتی شەڕ لە دژی خەڵکی کوردستان و شەڕی ئێران و عێراقدا سەدام حسەینیان لە بەرامبەر دۆلارە نەوتیەکاندا بە هەموو جۆرە چەکێکی پێشکەوتووی جیهان تیار کرد. وڵاتان و شرکەتە ڕۆژاواییەکان دەستیان هەبووە لە تیارکردنی سەدام حسەین و ڕژیمی بەعسی عێراق بە چەکی کیمیایی و کۆمەڵکژوو بەبێ هاوکاری ئەوان و بێدەنگی دواتریان لە بەرامبەر بەکارهێنانی چەکی کیمیاییدا ئیمکانی بەڕێوەچوونی تاوانەکانی هەڵەبجە مەحاڵ بوو. ئەمڕۆ خەڵکی هەڵەبجە و کوردستان شارەکەیان سەر لە نوێ ئاوەدان کردوێتەوە و سەدام حسەین و ڕژیمی بەعس بە گۆڕستانی مێژوو سپێردراوە. ئەم ڕۆژانە هەروەها ساڵ ڕۆژی گیانبەختکردنی پێشمەرگەکانی گوردانی شوان یەکێک لە گوردانە بەهێز و چاونەترسەکانی کۆمەڵەیە. ئەم پۆلە پێشمەرگەی کۆمەڵە لە کاتی هێرش بۆ سەر ناوچەکە لە گوندی سنووری بیارە لە حاڵەتی پشوودا بوون و کاتێک هێرشەکە دەستی پێکرد بە مەبەستی خۆ دەرباسکردن لە ناوچەی شەڕەکە گوندەکان بەجێهێشت و ڕێگایەکیان بەرەو پشتەوەی مێحوەری شەڕەکە هەڵبژارد. بەڵام لەم ڕێگایەدا لەگەڵ دوو کێشەی گەورە بەڕەوڕوو بوونەوە. یەکەمیان ئەو گازە ژەهراویەی کە لە ناوچەکەدا بڵاو بووە کاریگەری لەسەر ئەوانیشدا نابوو و توانایی جوڵە و بەرەو پێشچوونی بەڕادەیەکی زۆر لێسەند بوون و دووهەمیش ئەو پردەی کە دەیتوانی وەک ڕێگەی پاشەکشە کەڵکی لێوەربگرن کەوت بووە دەست هێزەکانی ڕژیم و وێران کرابوو. هەر بۆیە پێشمەرگەکانی گوردانی شوان هیچ ڕێگەیەکیان جگە لە چۆمی سیروان بۆ پاشەکشەکردن بۆ نەمابووە، واتە جێگایەکی کە هێزێکی پشتیوانی کۆمەڵە بۆ بەهاناچوونیان لەو بەری دەریاچەکە چاوەڕێیان دەکردن. هەوڵی هێزەکانی بەهاناوە چوون بە مەبەستی ناردنی بەلەمی ڕزگارکەر سەرکەوتوو نەبوو و چەند کەسیش لەو ڕێگەیەدا گیانیان بەخت کرد. لە ئاوا دۆخێکدا بوو کە گوردانی شوان لە قامی شەڵانەکانی نزیک دەریاچەکە لەگەڵ هێزەکانی ڕژیم تێکەڵچوون و پێشمەرگە ماندوو بریندارەکان لە نەبەردێکی سەخت و نابرابردا تا دوا فیشەک شەڕیان کرد. ژمارەی گیانبەخت کردوانی ئەو ڕووداوە 69 کەس بوون کە 11 کەسیان دوای ئەوەی کە بەدیل گیران پاشماوەیەک و لە کاتی کۆمەڵکوژی سەرتاسەری زیندانیانی سیاسی لە هاوینی ساڵی 1367 هەتاویدا پاش ئەشکەنجە و ئازارێکی زۆر لە زیندانەکانی ڕژیمی ئیسلامیدا لە سێدارە دران. ناوی گوردانی شوان لە بزوتنەوەی شۆڕش گێڕانەی خەڵکی کوردستان و چالاکیەکانی کۆمەڵەدا
بەردەوام و بیرهێنەرەوەی خەبات و فیداکاری بووە. ئەوشت و هەڵس و کەوتی گەرم و گوڕ و شۆڕشگێرانە و لە خۆبردووی و لێبڕاوی خەباتکارانەی ئەم گوردانە قارەمانەی کۆمەڵە لە مێژووی بزوتنەوەی شۆڕشگێرانەی کوردستان و خەباتی کرێکاری شۆڕشگێڕ و کۆمۆنیست لە دژی دەسەڵاتی ڕژیمی سەرمایەداری ئیسلامی ئێراندا جێگای خۆی کردوێتەوە. لە 36مین ساڵیادی گیانبەختکردنی ئەو هاوڕێیانەدا بە نوێکردنەوەی پەیمان و وەفاداری لەگەڵ ڕێباز و ئارمانە پیرۆزەکانیان و هەروەها ڕێزگرتن لە یادی ئازیزی سەرجەم گیانبەختکردوانی ڕێگەی سۆسیالیزم بەرزڕادەگرین. لەم ڕۆژەدا جارێکی دیکە درود دەنێرین بۆ بنەماڵە و کەسوکاری ئەو هاوڕێیانە کە بە تەحملکردنی ڕەنج و ئازاری لە دەستدانی جگەرگۆشەکانیان بوونەتە هەوێنی هیوا و دڵگەرمی هەرچی زیاتری ئێمە لە خەبات و درێژەدان بەڕێبازی ئازیزەکانیان. بە هیوای ئەو ڕۆژەی کە ئاشتی و ئازادی و خۆشگوزەرانی جێگای ئەو شەڕ و نائەمنی ئەشکەنجە زیندان و هەژاری و نایەکسانیە بگرێتەوە کە سیستمی سەرمایەداری هۆکار و سەبەبکاری مانەوەیە.